ئەمڕۆ بە نەرمی قسەیەکی ڕقەکەم. ئەبێ هەموو مسلمانێ، هەمێ مرۆڤێ، هەموو ڕوادارێ بە گوێی دڵ گوێ لەم قسانە بگرێ. هەمومان گوناهبارین، هەمومان لاوازین، هەمومان بێدەسەڵاتین، هەمومان نەزانین. ئەگەر پرسیار بکەین ئێمە بۆ گوناهەکەین، لە دوو حاڵەت بەدەرنی. حاڵەتی یەکەمیان ئەوەیە لە کاتی گوناهکردنمانە باوەڕمان نییە کە خوددا سەیرمانەکات و ئەمان بینێ. باوەڕمان نییە کە خوددا ئاگاداری گوناهکردنەکەمان. حاڵەتی دووەم ئەوەیە ئەزانین کە ئەمان بینێ، بەڵام گوێی نادەینێ. گرنگ نییە بەلامانەوە، ئەمان بینێ، نامان بینێ، ئەزانێ، نازانێ، لێی ناترسی. ڕێزێکی وای لێ ناگرین، شەرمی لێ ناکەین. لە کاتێکە دز کاتێ دزیەکە لە هەموو کەس ئەترسێت و حساب بۆ هەموو کەسەکات. ئەگەر مناڵێکیش بیبێنێ دزی بکە، دزی ناکە. هەر مناڵێک حساب بۆ مناڵێکی شەکە.